بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. لباسي جێژاوەکانی آخر زمانين وأم سەردەمەی کە خۆمانتیاژین گەشتینە بابێک لەژێر ناونیشانی دوو پۆل لە خەڵکی کە ئەهلی ئاگرن و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیدیون و هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیدیون. فرمودي كميان أبو هريرة جارته وفرمي قال رسول الله صلى الله عليه وسلم صنفان من أهل النار لم أراهما فرمي دو بولهن كأهل آجرن من نمديون. طبعا بيغمري خاص صلى الله عليه وسلم فرمي من نمديون كبيغمر صلى الله عليه وسلم نيدي به هركسي إشكال قال أواجيا ونيديون وعتا صحابة كانش أو دو صنفة أو دو بولان نبينيوا كأم دو بولاشين أم دو بولا أهلي آجرن جاء سير لوايا بيغمري خوا صلى الله عليه وسلم هوال لكساني قداك أشنا جهنم ويشتاني ديون. طبعا نويش بوحي للايان خواي پروردگارو روني يكاتو واشكرايك أبومان ككسانيك هن أهلي آقرن هيشتا لواني لدايكي جنبو بن يعني هيشتا بونيان نيا لسرزوي بلام لمستقبلا بيابن بهوي أويك شيطان زينوا وشيطان أميني وشيطان كاني إنسيش برب فيالو فجر يعني دنو دەست ئەکەنەوە بە لە خشتەبردنی خەڵکی ئەی بزانین ئەم دوو سەنفەکیان ئەفەرمێ قوم معهم سياط كأذناب البقر يضربون بها الناس. یەکەمیان کێیە کەسانێکن سیاطیان پێ سیاط لای خۆمان پێوترێ قامچی یاخود پێوترێت دار هەر شتێک لە خەڵکی پێ بدەی خەڵکی پێ عەزیەت بدەی بە دەستەوە بێ ئەوە پێوترێت سیاط يعني سيطاكي بيان كيشا تجاري وايا لشيوي كل داركا جاري واش هي قامتشيا جاري واهي كيفلا جاري واهي وائرة بويا فرمي كأذناب البقر وكو كلكي مانغاوا كلكي مانغا قد قدتها النابي أستورة بربدا سجيرة جوان وزور دريجي جنية سكلكي أسب سيركي هي دريجة برجو بلاوة كلكي جانداري كسيرجي كورتا كلكي جانداري كسيرجي باریکە بەڵام سێرگەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەهی مانگا ناوی ئەبا چونکە هی مانگا پڕ بەدەسە ئەستورە چاکەگیرێ و لە کۆتاییەکەشیەوە ڕیشاڵ ئاماژە بۆی قامچی کاتێک کە زۆر لە خەڵکی پێی خۆی لە ئەخیریەوە خۆی شەقەبا و ڕیشاڵە بێ جا فەرمێ سەنفێکیان ئەمانن کە ئەویان بەدەسەوەیە چی پێەکەن لە دوژمنی میلەتی پێن نەوەڵا لە دوژمنی ئیسلامی پێن نەوەڵا وڵا لە مسلمانانی پێن یضربون بها الناس لخلقي بيان بقشتي تماشای خەڵکیەکەن هەر کەس بەپێی هەوا و ئارەزوی ئەوان نەجوڵێتەوە یەکسەر ئەبێ بەوە لی بدەن ئیتر لە هەر جێگایەکا بێ و هەر کەسێک بێ و هەر چۆنێک بێ بەس لەبەر ئەوەی دژی یاساکەی ئەوانە دژی قانونەکەی ئەوانە بەس لەبەرەوەی دژی حیزبەکەی ئەوانە دژی گروپەکەی ئەوانە کە گرتیان ئیتر بەوە لێدەن. ئەمە سەنفی یەکەمیانە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەهلی ئاگرن من نەمدیون. لە لەفزێکی ترە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەتایبەت باسی ئەمانەکە فرمي لآخر زمانة قومك بيا أبن فرمي قومك بيا أبن كأرون لجير غضبي خوايا أرون لما لكان يعني كدر أتن لجير غضبي خوايا فرودقارة درسن كأشقرينه ولجير غضبي خوايا فرودقارة أقرينه ومالك يعني هر دقيقة بمرن لو دقيقة خوايا فرودقار أو بري توري ليانو أو بري غضبي ليقتون لأنا برسن كياني بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي كسانيكن هاوشيوي كل كي مانقاين بي لخلقي بي أدن يعني أمانة هر دقيقة بمرن بو جهنم أرون چونك هر دقيقة بمرن لخلقيان داو عذابي خلقيان داو عزيتي خلقيان داو بو هر دقيقة بمرن رأس خو قلب بنو بو جهنم وبنصي فرمودناوي شرطش هاتو شرطة كبيغمر صلى الله عليه وسلم فرمي يكثر الشرط شرطش كإمام نووي تعريف يكا فرمي أعوان الصلاتين سرخران و پشگیران و دۆستانی سڵتانەکانن لە سەڵاتدارەکان کە فەرمێ ئەمانە زۆرە بن و لە لەفزی ترە ئەم لەفزی شڕتە ڕوو دەکاتەوە بە ئەم لەفزی فەرمودەی کە ئێسێ مەیڵێن کە فەرمێ ئەویان بەدەسەوەیە لە خەڵکانێکی پێن کە دژی نظام و قانون و دەستور و یاساکەی خۆیان بێ و دژی حیزب و گروپ و تاقمەکەی خۆیان بێ کە ئەمە وازحە ئەمڕۆی بینین و ئەمەش وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردووە هۆشداریە بۆ ئەو دوو سەنفە ئەگەر بێت و نەگەڕێنەوە بەس بەمردنتان بۆ ناو جەهەنەم قڵپە بنەوە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەهلی نارن کەوتیشی ئەهلی نارن یعنی ئیتر لە ناو ئاگرا ئەمێننەوە ئەگەر بێت و
ئەو کاریان بۆ لایەنێکی کوفری کردبێ، بۆ لایەنێکی تاغوتی کردبێ، بۆ لایەنێکی علمانی کردبێ، بۆ هەتا ئەمێنەوە لە ناواگرە. ئەگەر بێت و ئەو کاریان بۆ دەوڵەت کردبێ لە دەستیان دەرچوو بێ، یەکێکیان عەزێت دابێ و دەوڵەتەکە مسلمان بوو بێ یا لایەنەکە مسلمان بوو بێ، ئەوە هەر ئەچناگر لە بەرەوەی عەزێتی خەڵکیان هەر لامە داوە، بەڵام بەهۆی تەوحیدەکەیان و دواتر ڕزگاریانە بێ. بەڵام ئەوانی کە تەوحیدەکەشیان نەماوە لە بەرەوەی لە مەسەلەی وەلا و بەڕا ئاخوایان داوەتە پاڵەوان و ئەوانیان سەرخستۆکەوە نەواقیضی ئیسلامە. صنفی دووەمیان کامانە فەرمێ وەنیساء کاسیات عاریات. طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم فەرمودەیە سێ وەصفی ئەو ژنانە هێنێ، چوار وەصفیان هێنێ، و لە ئاخیریشەوە بۆ ئەوانی ژەڵێ کە حاڵیان چۆنە بێ. یەکەم وەصفیان چییە؟ کاسیات عاریات. کاسیات عاریات یعنی ڕوتن باشە بەڵام داپۆشراویشن. چۆن ئینسان ڕوتە و داپۆشراوە لە هەمان کاتیش. ئەگەر جلێکی تەنک لەبەرکە ئەتوانی بڵێ جلی لەبەرانیە، ناتوانێت تۆ ئەبێ بڵێ جلی لەبەرە، بەڵام چیە جلەکەی تەنکە لەشی لێوەی دیارە کەواتە ئەمە ڕوتی داپۆشراوە. ئەگەر جلێک لەبەرکە بەشێکی لەشی ڕوت بێ، بەشێکی لەشی بەدەرەوە بێ، تاژنەی بەدەرەوە بێ، قۆڵی بەدەرەوە بێ، سنگی بەدەرەوە بێ، عینن شدە ماتوانی بڵێ داپۆشراوە، ناتوانین چونکە هەندێک شوێنی ڕوتە. ئەشتوانی بڵێ ڕوتە، ناتوانین چونکە هەندێک شوێنی داپۆشراوە، بێ بڵێ ڕوتی داپۆشراوە. هەموو وەصفەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر دقیقە. جلێکی تەسکی لەبەر کردووە، طبعی هەموو لەشی خۆی دەرخستووە، ئەمەش عینن شد. ئەتوانی پێی بڵێ ئەمە داپۆشراوە، هەموو طبعەکان دیارە. ئەتوانی بڵێ ڕوتە، ناشتوانی بڵێ ڕوتە، لە بەرەو شتێکی پێوە، بۆیە ئەمیش ڕوتی داپۆشراوە. ئەم وەصفاتی یەکەم. هەموو ئەم ژنانەی کە ڕوتی داپۆشراون بەرماڵیان بەسەر ئاویشەوە بگەڕێ لە جەهەنەمان بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم. هەر ئەمەنە دیندار بن، نە نوێژیان بڕوا، نە ڕۆژویان بڕوا، هەرچی عیبادەتە بیکەن هەر لە جەهەنەمە. بەڵام ئایا ئەمانە کە لە جەهەنەمان بۆ هەتایە یاخود بۆ هەتانی؟ ئەگەر بێت و ئەو جلە بە دین بزانێ، ئەو جلە بە باشتر بزانێ لەو جلەی خوا بۆی دیاری کردووە، باشە ئەوە بۆ هەتا لە جەهەنەمە، چونکە حکمی خۆی بە باشتر زانێت لە حکمی خوا، بۆ هەتا لە جەهەنەمە. ئەگەر بێت و ئاوا نەبێ حکمی خۆی بە باشتر نەزانێت لە حکمی خوای پەروەردگار، ئەو بۆ ماوەیە لە جەهەنەمە بێ، دواتر ڕزگاریە بێ. ئەم کاسیەی عاریەیە باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بۆنی بەهەشت ناکە، ئیتریا بۆنی بەهەشت بۆ هەتا نایکە لە بەرەوەی حکمی خۆی بە حکمی خوا لە حکمی خوا باشتر زانیوە، یاخود بۆ ماوەیەک نایکە لە بەرەوەی لە شەهوەتەوە و لە ئارەزوی خۆیەوە حەزی بەو جلە بووە، ئیگنا زانیوێتی کە حیجابەکە باشتر و جوانترە. چۆن جیان کەینەوەم دوانە لە یەک، چۆن بزانین ئەمە حکمەکەی خۆی لە هی خوا پێ باشترە، کاتێک کە حیجابێ بینێ ئەڵێ خۆزگە بمتوانیاوەکو ئەو بکەم بەڵام ناتوانم. ئەمە لە جەهەنەمە بۆ کاتی یەتە دەرەوە چێ بۆ باشت ئەگەر وابێ. بەڵام ئەوی تریان ئەڵێ بە حیجاب نییە، ئەخوا لە قورئان ئەڵێ بە حیجابە، ئەخوا لە قورئان ئەڵێ بە حیجابە، ئەڵێ ئەی ژنانی پێغەمبەر، ئەی ژنانی سەحابە و حیجاب کەن لە دووکی پێتان تاتەوە قیسەتان داپۆش. وەلیەضربن بخمورهن على جیوبهن. خمور چییە؟ لەچکە، یعنی بە هەموو خۆیانی پێدا پۆشن. ئای خوای پەروەردگارە فەرمێ وەلا یوبدینە زینەتەهن، جوانەکانیان دەرنەخەن. یعنی چی جوانەکانیان دەرنەخەن؟ جوانی بە چیە شاردێتەوە؟ ئاخر ئەحمەقێک نەیە پێمان بڵێ لەفزی حیجاب لە قورئانە نەهاتووە. خوای پەروەردگار فەرمێ جوانەکانتان دەرمەخەن. جوانی بە چیە شاردێتەوە؟ لای تۆ بە چیە شاردێتەوە؟ یعنی جوانی ئینسانی ئافرەت بە چیە شاردێتەوە کە ئینسانی تر نەتوانێت بیبینێ؟ کە ئیتر ئافرەت هەموو شوێنێکی جوانە، بۆی خوای پەروەردگار ئەمری پێکردووە هەموو شوێنێکی داپۆشێ. یعنی ئەم جوانیانە چۆنە شاردێتەوە لای تۆ؟ بە دیواری کۆنکرێت بە چواردەوری خۆیان بیکە، یا خێمەیەک بەسەر سەریەوە بڕوە، خۆ بەوان ناشاردێتەوە، بە جلێکی حیجاب و عەبا و پەچان شاردێتەوە. جایترەوە بۆیە نەڵی ناوی نەهاتوە، ناوی هاتووە لە قورئانە. جا بۆیە بڵێ بە حیجاب نییە کە خواڵێ بە حیجابەوە کافر بووە، چونکە ئەڵێ خوا ڕاستی نەکرد من ڕاستم کرد. خواڵێ بە حیجابە، ئەوڵێ بە حیجاب نییە. پێغەمبەر صلی الله علیه و سلم بە حیجاب، ئەوڵێ بە حیجاب نییە. خوا پێغەمبەر بە درۆ خاتەوە کافر بێ لە دین دەرەچێت بۆ هەتا بۆنی بەهەشت ناکا لە جەهەنەمە. ئەنجا خەڵکێکی جێیە ئەڵێ ئەمانە سەلەفین، ئەڵێ ئەمە کاسیاتن عاریاتانە سەلەفین مطلقاً، پیرۆستان بێ. والله درۆکە ژنی سەلەف وانە بووە، ئەوە بوختانە ئەیدێتە پاڵ سەلەف. ژنی پێشینی ئەم ئومەتە سەحابە و تابعین کوا بوون؟ وانە بوون. ئەگەر ئەڵێ وەڵا لە هەندێشتا لە سەلەفەچن، ئەجا خوا ئەبوو جەهلیش لە هەندێشتا لە سەلەفەچێ لە حەجکردنی ئەو کە کەعبەی تەعمیر کردەوەمانە. جا بۆیە درۆی وانەکەی ئینسان بە عەقیدە و مەنهەج و بیر و باوەڕی لە
سەلەفەچێ و بە کردار و بە گفتاری ئەی سەلمێنێکە لە سەلەفەچێ خی گەورە سەری چێکە سەری قلوبیش و ئەعمالیشەکە قلوب و ئەعمال بێ هەردووکی مطابقی قورئان و سنت بێ ئەو ساکەیترەوە لە سەلەفەکە مطابقی نییە لە سەلەف نییە بۆیە درۆ نەکەی بڵێ سەلەفی نیە یانێک کاڵێش نەبەهشتەوە بێ ئەوەش نەبەهشت هەڵەوەش مەکەنەچ نەبەهشتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆنی ناکەن دێتە خۆی بژێمزان کامیان ڕاستەکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم کافرین بۆنی ناکەن یام دەجالێک کاڵێ ئار ئەچنە بەهشتەوە بێ و حیجابش يعني هیچ نەبوابی و تا ئەچنە باشتەوە دوای سزا ئەدرێ نەگەر بێت و ئەو دڵشتان پێوە بێ کە یەقینی هەیە حیجاب باشترە لەو ڕوت و قوتیە لەو سفوریە يعني هەشتاوای بوو تا ئەو باشتر بوو درەمە نەسی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پاشان مواصفاتێکی تریان هێنێ مميلات زانانە فەرمون يعني مالوا عن العفة والدين والاستقامة ئەم ئافرەتانە مەیلانیان کردو ینی لایەن داوە لە چی عیفەت پاکی چونکە خوای پەروەردگار پاکیزەیی دیاری کردووە بۆ ژن چییە دەنگی دەرنێ تێکەڵاوی پیاو نەبێ حیجابێکی کامل بێ باشە دەنگ ناسک نەکاتەوە لەگەڵ خەڵکە لەگەڵ نامەحرەمە هەڵنەسێ و دانیشێ خەلوە نەکە کە ئەم شەش مواصفاتەی شکان بۆ شێوە ئەوە ئیتر مالوا عن العفة والاستقامة والدين لا ناول باكيتي ولا راوستاوي لسر دين كان ولا شيان داوى لتعالي مكاني قرآن وسنة بخيان ويغلبون مالوا أي هرب موازين نمانا أو مواصفات دوم مميلات مواصفات سيميان أفرمي مائلات مميلات مائلات مميلة لا يداوى بطواوي خوي لا يداوى ولا دريش بو غيري خوي لا دەریشە بۆ غێری خۆی یعنی چەچیەکە هەوڵ ئەدا هەرچی ئافرەتەوەکو خۆی بێ ینی کچێکی داما سەیرەکەی حیجابەکە ئەمڕۆ خۆی داپۆشێ ئەخلاقی خۆی جوانەکە خۆی مەزبوطەکە ئەم کابرایە دێ ئەم ئافرەتە دێ کە خۆی ڕوت و قوتە و بەڕەڵایە ئەچێ بۆ لای ئەڵێ ئەوە بۆ خۆتەوەکو یا براق پێچاوەتەوە ئەریەوە تۆ بۆ ئەو لێ هاتووە بەخوا تۆ شتێکە لێکراوە تۆ بووی بە ئیسلامی تۆ بووی بەوە ئێ باشە تۆ بۆ وەڵی بووی بە ئیسلامی تۆ خۆ جلی سۆزانیەکانە لەبەرە ئێ باشە تۆی حیجابیش جوابی بەرەوە بڵێ تۆش بووی بە سۆزانی دەست کردو بە تۆمارکردنی فلیمی پۆرنۆ ئاوای پێ بڵێ تۆش با فێر بێ ئەویش بە ئاوات سوکایەتی بە تۆ نەکا ینی بۆچی ئەو سوکایەتی بە تۆ بکا بۆ خۆتەوەکو یا پراخ پێچاوتەوە تۆش پێ بڵێ بۆ لە شەفرۆشی پێ بڵێ بۆ گۆشتە دەرخستۆ بۆ خەڵک بۆ گۆشتە هەڕاج کردووە تۆ ژەمانی هەمووی پێ بڵێ ینی خۆ هیچی تیا ناچێت کە ئەووا بە تۆڵێ ئەڵێ بۆ یا پراخ و بووە تۆش بڵێ بۆ گۆشتێ دەرخستووە بۆ هەڕاجە کردووە تۆش قەسابیەکی بەسەر خۆتەوە گۆشتە فرۆشی نرخی نییە سوکە لەلات بە بەلاشی ژێی بە خەڵک یعنی ئاوای پێ بڵێ جا بۆیە ئەم مميلات المائلاتانە و حقیقەتیانە ئللا ئەبێ بە ئاڵێن لە هەر ئافتەرەتێکیشەوە کە دینی هەیە ئەو دینی لێدا ماڵنۆک و خۆیان حەز ناکەن کەس پاک بێ خۆیان چوونەتە ناو زەلکاوی فاحیشەوە ئەیانوێ هەموو کەسێکی ڕاکێشنە ناوی بۆیە کاتێکە ئافرەتێکە بینن بە پاکی چاویان بەرایی نایە بە هەرچی تەلەڤزیۆن و کەناڵیان هەیە خەریکی بەدڕەوشکردنی ئافرەتن بە هەرچی گۆرانی و کلیپ و بە هەرچی فلیم و هەڵقە و بە هەرچی بەرنامیج و بە کرانەوەی هەزاران سنتەر و بە ئەمە هەر هەمووی خەریکی لابردنی ئەم جلو بەرگن هەر هەمویان مميلات المائلات سەدان ڕێکخراویان داناوە بەس بۆی بەژن بڵێن بارەڵابە فاسید بە جەژنێکیان بۆیە ناویان ناو جەژنی هەشتی مارس کە جەژنی بێخواکردنی ژنانە باشە کە ئاڵێ ئازاد بن ژنان یعنی ئازاد بن لەوەی کە خوا بۆی دیاری کردوون بڕۆن هەوا ئارەزوەکانی خۆیان ممارەسە بکەن ئەمە ئیتر جەژنی بێخواکردنی ژنانە بە ئاشکرا بەزیتر خەڵکانێک هەیە درکی ناکە پاشان مواصفاتێکی تریانە هێنێ کە فەرمێ رؤوسهن كأسنمة البخت المائلة لا يدخلن الجنة ولا يجدن ريحها وإن ريحها لا يوجد من مسيرة كذا وكذا حديثك لصحيح مسلمة إمام أحمد إشكيراوية لو باري صحتها أو أنا صحيح دروسة مواصفات سياميان شيئا سريان قجيان وكتيوان خۆن بڵێ سەریان یخۆ خوا سەری کەسی وان دروست نەکردەوە وەکو کۆپارەی وشتر بێ هەنێ نەفام هاتوون ئەو لەفزاڵێ ئاڵێ بابە وتی سەریان نەیوت قژیان یعنی خوا سەریانی وان دروست کردەوە کۆپارەی وشتر بێ بۆ سەری ئافرەتان تەبیعی نییە خۆمی تەبیعی وەکو ئێمە بەس خۆیان دواترە چون بە قژیان گۆڕانکاری بەسەریان کەوەچی وەکو چی وایە وەکو سەرپشتی وشتر وایە وشتری تازە پێگەشتوو کە هیچ نەخراوەتە سەرپشتی ئەو کۆپارەی سەرپشتی نەتەپیوە سەریان وەکو ئەوە لەیەکەن قژیان وەها بەستن لە ژێر لەچکیشەوە
ئەی ئەوەی کە بەبێ لەچکی ژوابەستێتی ئەمە باسی ئەواناکە کە لە ژێر لەچکەوەی ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمانە بۆنی بەهشت ناکەن کە بۆنی بەهشت 300,000 ساڵ ڕێ بۆنەکەی ئەڕوا لەفزی ترا 70,000 ساڵ ڕێ بۆنەکەی ئەڕوا کە ئەویان صحیحترەوە بزانم حديثك صحيح مسلم جراجتي وفرمودي دعاء عبد الله كوري عمري جرته فرمي يوم له بيغمري خوا صلى الله عليه وسلم يفرمو سيكون في آخر أمتي رجال يركبون على السروج بيغمر صلى الله عليه وسلم فرمويتي لكوتاي أمتكي من بياوانك بيا أبن سواري اشتاك أبن وكو سروج واحد طبعا سروج شيء كأشباه الرحال سروج أو خانوەیە کە با بڵێن لە تەختە دروستیەکەن لەسەر پشتی فیل یا لەسەر پشتی وشتر دایانێ تر دەرگای هەیەکرێتەوە چیتە ناوی دانیشی کوشتنیتیە داخێتەوە دەیتەوە دەرەوە ئیتر وشترەکانی با بەڕێوە لێرە فەرمێ چی کە ئەشباهی ڕیحال چییە ڕیحال ئەو عەرەبانەیە کە ئەوسا لە کۆنە ئەبەسترایە و بە پشتی گیاندارێکەوە ڕاکێشرا یعنی تایی هەیە ئاوە سەرەوەشی وەکو چی وایە وەکو ئەو سەروجە وایە ڕیحالەکە ئازانین چیە ئەوەیە تایەکەی هەیە و شتێکی پانە و شتی خرێتە سەر و ڕاکێشرێت ئەمە تەواو ئەی سروجەکە چییە پێغەمبەر هەموو دوانی لێک کۆ کردوتەوە سروجەکەش خانوەکەیە ئێستا و خانوە بێنە بیخە سەر ئەو ڕیحالە چی دەرەچێ ئەفەرمێ ئەشباهی ڕیحال یعنی گیاندارەکەی لەگەڵ نییە بۆ خۆی ڕوابەڕێ سیارە دەرەچێت پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیە با سیارەمان بۆکە کورت و مختصر هەڵە پیاوانێک هەن سواری سیارە ئەبن دێن ينزلون على أبواب المساجد لە لای دەرگای مزگەوتەکانە ڕایەگرن و ئەچنە ناو مزگەوتەکانەوە نوێژەکەن ئەفەرمێ لە لەفزێکیانە ئولایکە لا ترفع صلواتهم نوێژەکانیان بەرز نابێتەوە لێ پرسن بۆ ئەفەرمێ نیساؤهم کاسیات عاریات لە بەرەوەی ژنەکانیان و کچەکانیان و خوشکەکانیان و دایکیان و پورەکانیان کاسیات عاریاتن ئەو جلو بەرگیان لەبەرە کە ڕوتە و داپۆشراوە کە لە فەرمودەی پێشوا تەفسیرمان کرد یا تەنکە یان نیمچە ڕوتە یاخود تەسکە ئەو جلانیان لەبەرە بۆیە ئەمان نوێژیان بەرز نابێتەوە چونکە بەهۆی ژنەکانیانەوە ئەخلاق لە خەڵکی داماڕن خەڵکی تووشی شەهوەت بازیەکەن ئەنجا دێشن نوێژم بۆکەن دەی بەرز نابێتەوە لەم لەفزانە فەرمێ نیساؤهم کاسیات عاریات على رؤوسهن كأسنمة البخت العجاف العنوهن فإنهن ملعونات فەرمێ ژناکانیان کاسیات عاریات لەسەر سەریان وەکو کۆپارەی وشتر قژیان هەڵبەستووە پاشانە فەرمێ بە لەعنەتیان کەن ئەو جۆرە ژنانە ئەوانە لەعنەت لێکراون یعنی بەگشتی ئەم ژنانە نەفرین لێکراون نەک بیکەی بە هاوسەری خۆت و دوای بە من بڵێ بەهانەم پێگرێ و ئاوایە و ئاوایە و ئاوایە مامۆسا چی بکەم و ئەمانە بە تۆ لەعنەت لێکراوەکەێناوە لەعنەت لێکراوەکەێناوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئەمرەی فەرمێ ئیلعنوهن إنهن ملعونات بەڵام تۆڵێ والله ليسوا ملعونات أزواجنا عليها كين بجن عن خوازين شريكي حياة ما انتوا عليك في غمر صلى الله عليه وسلم فرمي جابوا أم لعنتك عليه لعنوهن إنهن ملعونات با تفصيل كتابين ناتواني بتاك آفرتي لو أنا بقري بلي بلعنت بي تو لعنت ليك راو بهيت شيء ويناتواني بخاص دانا بدانيان بلي تو بلعنت بي تو بلعنت بي تو بلعنت بي بەڵام ئەتوانی بڵێ لەعنەت لەو ئافرەتەی واها ئەکا بەگشتی ئەتوانی بەستاک بەتاک نەڕۆی سبێنێ لەسەر جادار کەسیدی بڵێ لەعنەت لێبێ نە بەڵام بەگشتی ئەتوانی بڵێ لەعنەتیان لێبێ چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی لەعنەتیان لێکەوە نەچی بەلایەنە وریای خۆت بە پاشانە فەرمێ لو كان وراءكم أمة من الأمم لخدمن نساؤكم نساءهم كما يخدمنكم نساء الأمم قبلكم پێغەمبەر صلی الله علیه و سلم هۆشداریە دا فەرمێ چی ئەفەرمێ ئەگەر بەهاتایە دوای ئێوە ئومەتێکی تر هەبووە یعنی لە دوای ئیسلام ئومەتێکی تر هەبووە پێغەمبەری خۆی بۆ بهاتە بەس نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم خاتەم النەبیینە ئومەتی تریش نییە لە دوای ئیسلام ئەفەرمێ ئەگەر ئومەتێکی تر هەبووە دوای ئیسلام خوای پەروەردگار ئەمری بەو ئومەتا کرد کە جیهادی ئێوە بکەن کە لە ناویان بردن ژنەکانتان برن بیانکەن بە خزمەتکاری خۆیان چونکە ئەو ژنانەی کاوە کاسیات العاریاتن بۆ خزمەتکاریانێت لەفزی حەدیسەکە وات پێڵێ بۆچی هەموو پیاوە سەرزل و قەڵە و ورگزل و داوێن پیس و جەردە و دز و پیا و کوژەکان بۆچی هەمویان ئەڵێن ئازادی بۆ ئافرەت باڕوود بێتەوە ئەوانەوە بۆچی واڵێن یعنی بەس بۆیە بیانکەنە خزمەتکاری خۆیان ئێنیان کردونەتە خزمەتکاری خۆیان چەندیان سواری سکرتێرەکانیانە بن
ها چەندیان لەگەڵ سکرتێرەکانیان دایان پیسیەکەن چەندیان لەگەڵ کە سوکاری حیمایەکانی خۆیان دایان پیسیەکەن چەندیان لەگەڵ کە سوکاری مۆزەفەکانی بەردەستی خۆیان دایان پیسیەکەن ئەبوو ئەوەیانە ئەڵێن باڕوود بنەوە ژنەکانتان بۆ یەگەر بینیمانن تەماعمان تێگردن بەدڵمان بوون ئەوەی ترە وەختە دەستکەین بە معاملەیان و بیان هێن خزمەتی خۆمانیان پێ بکەین خزمەتی شەهوەتەکانی خۆمانیان پێ بکەن بۆیە تەواوی و پیاوە سەرزلانەیەوەیان بینن کە هاوارتان بۆکەن و پشگیریتانەکەن بە هەموو شێوەیەک تەنها لەبەرەوەیە ئێوە خزمەتی شەهوەتەکانی ئەوان بکەن بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەکە بۆی کە ئافرەتانی ئاوا ڕوتوقوتە بنەوە ئافرەتانن کە خزمەتی شەهوەتی پیاوانەکەن و کورت و مختصریش لە ناو قوڕیشە ژنانی ئەوسا کۆیلەکانیان خۆیان ڕوتە کردەوە بۆی بیسەلمێن خزمەتکارن بەڵام ژنەکان کە خاوەن ماڵ بوون کۆیلە نەبوون خۆیان ڕوت ناکردەوە بە هیچ شێوەیە ئەمە لە ئیسلامات چەسپاوە کە ژنی کۆیلە خۆی ڕوتەکاتەوە بۆی دەرکەوێت کۆیلەیە بەڵام ژنی حڕ و ئازاد خۆی ڕوت ناکاتەوە بۆی دەرکەوێت کە ئازادە و وابەستەی دینی خۆی پەروەردگارە بۆیە بینین لێرە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو هۆشداریادا لە چۆن ئێستا ژنی کیسرا و فارس و ڕۆم و ئەوانە کە سبەینە فتوحاتتان کرد ئەیانکەنە خزمەتکاری خۆتان باشە بەڵام ئیسلامی کاتە خزمەتکاری شەهوەتی خۆی ناکات خزمەتکاری شەهوەتی خۆی ئەو باسمان کردووە ئەگەر شەڕ بکات لەگەڵیانە ئەوساکە ئەکرێنە کۆیلە کە کراشنە کۆیلە هەتاوەکو بتپەرست بن هیچیان لەگەڵ ناکرێ بەڵام ئەگەر لە بتپەرستیانە بوونە هەلی کتابین بوونە وەختە ئیسلام شێوازێک لە زەواجی بۆ داناون کە زەواجیان لەگەڵەکرێ بۆیە لێرە فەرمێ ئەوە ئێوە ژەبوونە ئەو ژنانەی ئێوە ژەبوونە خزمەتکاری ژنی و ئومەتەی کە خوای پەروەردگار لە دوای ئێوە هێنا بەڵام لەبەرەوەی ئومەتی کە نییە خوای پەروەردگار ئەو فەزڵی پێ بەخشیون کە ژنەکانتان ناکرێتە کۆیلە بۆ ئومەتی تر بەڵام ئەوەتانێ بە ناوی دیموکراسی و ئالمانیت و ئازادی و مافی ئینسان و مافی ژن و مافی ئەوە ژن و کچی و عالەمە هەمووی کراوەتە کۆیلەی شەهوەت و وەکراوەتە خزمەتکاری شەهوەتی خەڵک کە بینیشمانە ئێستا ژێڵێمەوە بڕۆن تەماشای و فلیمە بکەن ئەنە الماعیذ الألیف ئەوەی بزنەکە کە بە بێدەنگە بڕۆن جوان تەماشای بکەن و لێ بکۆڵنەوە کە ئەو سەبورەی پشتەوەی بۆش کە هەموو فلیمەکە ڕەمزە هەمووی ئاماژەیە هەمووی ئیشارەتە ئەو سەبورەی پشتەوەی بۆش بۆچی لەسەری سەرەوەی سەبورەکە ڕسمی زەکەرێکی تایە دڵۆپە ئاوی لێ دەرچووە بۆچی تایەتی و بۆ ڕەشکراوە دنیا ڕەش ئەکرێ لە دیندا ئەماڵڕێت چونکە دین نورە ظلوماتیش کوفرە ئەو شیرکەیە ئەو فەسادەیە ئەو ظلمەیە کە ئەوان هێناویانە دنیایان ڕەش کردووە سەبورەکە جیهانە ڕەش کراوە یعنی هەمووی ڕەشەکرێ و باڵی کوفر بەسەری ئازاڵە بێ و هەمووی داپۆشە تاوەکو دەجالدێ و ئەو زەکەرەش لەسەرەوە یعنی لە سای کوفرایە ماتوانین وا بکەین کە لە هەموو جیهانە تاکەشت کە ڕەواجی هەبێ سێکس بێ و واشە بزاد لەناو گەنجانەوانی تواناییان هەیە کاکە ئافرەت هەیە بۆ مۆبایلێ هەزاران لەش فرۆشیەکە ئافرەت هەیە بۆ عەترێ لەش فرۆشیەکە یعنی عینەن شت گەنج هەیە کوڕیشە ینی بۆ ئەو شتانە لەش فرۆشیەکە کە دواتر باسی لادانە سێکسیەکانی ژەکەین جا ئەمە حەقیقەتە ئینسانەکانە بێ وریابن بێنەوە بە خۆیانە لەم حەقەتە تێبگەن ئەم فەرمودەیەش ئیمامی ئەحمەد گێڕاوێتەوە ابن حەبانیش گێڕاوێتەوە صحیحە پاشان ئەبی عەلقەمە فەرمێ گوێم لێبوو أبو هريرة يفرموا إن من أشراط الساعة أن يظهر الشح والفحش ويؤتمن الخائن ويخون الأمين وتظهر ثياب تلبسها نساء كاسيات عاريات ويعلو التحوت والوعول قيل أكذلك يا عبد الله بن مسعود سمعته قال نعم ورب الكعبة أما بخاري طبراني جراويانته صحيحة أبي علقمة كحليف بني هاشم فرمي جملة أبو هريرة يفرموا يكلا نشان كان قيامت بريتيالا شيء بريتيالا ويكا شح زور بي شح يعني شيء يعني دنيا ويستي مال ويستي دس بي وقرتني بطني ونبخشيني فحشيش زور بي فحشيش يا لقساعة يا لكردارة يا لبيرو باورة فحش يعني القبح الذي لا يرضاه الله بريتيالا وقيزون يعني كخوي برقار رازين يبي تربى دم يلي بكردار بيكي ولا ضلتها بي يتر أو فاحشة وزينة وأنا هم فحشة زينة ودائما بيسي ومعنى همي فحشة خورد كدنا وأمانة همي فحشة للاشا قصة كردن لقال آفرتنا محرم وآفرتنا محرم قصة لقال طوبك أما همي فحشة همي لدمع بير كردنا ولا آفرت وبير كردنا ولا كرامة همي فحشة لضلع بيغمر صلى الله عليه وسلم فرمودي فحش زوارة به خائنة كان أمانتي أنا دريت دس ريك طواوع هرشي خاين وكيانت كارة ملتي ولاتي دراوة دس ملتي دراوة دس أخلاقي دراوة دس ديني دراوة دس مالو ثروة سامان واقتصادي ولاتي دراوة دس
خائنەکان هەرچی ئەمانەتە ئەدرێتە دەستیان بە واضحی ئێمە خۆمانەوە بینین هەرچی ئەمانەتی مرۆیی و دنیایی ئینسانەکانە با بڵێن ئەمانەتی ژیان و غەیری ژیانیشە میدراوەتە دەزەوان و ئەوانش بارەزی خۆیان یاری تیاکەن و کەڵاشەی تیاکەن و ئەو خەڵکە فاسی دەکەن و بەدڕەوشتیەکەن و خیانەت لە ئەمانەتەکانەکەن چونکە من ئێستا ماڵ و مناڵیە میلەتە ئەمانەتە لە دەستی کار بەدەستانە بۆ بێخلاقیانەکەن بۆ مەلهیان بۆکەن و بۆ باڕیان بۆکەن و بۆ بلیاردیان بۆکەنەوە ئەمە خیانەتتان لەو ئەمانەتە کرد سەرۆت سامانی و میلەتە ئەمانەتە لە دەستیان بۆچی ئەچن تەخشان و پەخشانێکن و دزن و لە بانقەکان دەیانین و میلەتەکە برسیەکەنەوە خیانەتیان لە ئەمانەت کرد بۆچی ئەچن ئەم میلەتە هەر کامێکیان قسەیەکی حەق بکەن ئەی کوژن ئەی گرن ئەی بڕن لە ناوی ئەبن ئەوە خیانەتە لە ئامانەت لە بریەوەی تۆ بێ ئەمانەت هەمووی خۆش بێ جا بۆیە فەرمێ چی ئەفەرمێ ئەم خائینانە ئەمانەتیانە دێتە دەست یؤتەمەن الخائین یعنی خائینەکە ئەمانەتی ئەدرێتە دەست خەڵک خۆی ئەچێ هەڵیە بژێرێ خەڵک خۆی ئەچێ ئەم خائینە هێنەیکە بەسەرۆک و سەرکردە بەسەر خۆیەوە ئەمانەتەکەیت دەست پاشان ئەفەرمێ خەوەن الئەمین ئەوانەشی کە ئەمینن ئەوانی کە ئەیانەبێ ئەخلاقی خەڵک پارێزراو بێ دینی خەڵک پارێزراو بێ ماڵ و سەرۆت سامانی خەڵک پارێزراو بێ عایلە پارێزراو بێ ژیان پارێزراو بێ هەموو شتێک پارێزراو بێ ئەمانە بە خائین دەیانرێ پیانەوترێت جاشی عەرەب پیانەوترێت تیرۆرس پیانەوترێت دواکەوت و پیانەوترێت نەفام و نەزان ئیتر هەرچی گوێن تۆ بە مێشکتایە پیانەدرێ بۆ لەبەرەوەی چیانە دینی خەڵک پارێزراو بێ ئەخلاقی خەڵک پارێزراو بێ ماڵ و سەرۆت سامانی خەڵک پارێزراو بێ ڕۆحی خەڵک پارێزراو بێ ئێمە هەروەمانەیە چیمانێ ئەڵێن کاکە کوفر بڵاو مەکەن و با دینی خەڵک پارێزراو بێ ئەڵێن بەدڕەوشتی تێکەڵاوی مەلها گازینۆ بار بلیارد پارکەکان ئەمانە هەمووی مەفتوح مەکەن بۆ فەزادی بە ئەخلاقی خەڵک پارێزراو بێ ئەڵێن دزی مەکەن با ماڵی خەڵک پارێزراو بێ ئەڵێن پیاکوژی مەکەن با ژیانی خەڵک پارێزراو بێ دەی ئێمە خائینین لە لای خەڵک ئەوە حەقیقەتەکەیە کەوا فەرمێ پاشان ئەفەرمێ وە ژنانێک پیا بن جل لەبەرەکەن کە ڕووتی داپۆشراوە کۆی کە باسمان کرد پاشان ئەفەرمێ و ئەو خەڵکە با بڵین بۆ خۆی خراپەکاری تیا زیاکە و پیاوی پیاوانە لە ناویانە کەمە بێتەوە ڕێزیان لێ ناگیرێ پاشانە فەرمێ پرسیارمان کرد لە ئەبوو مەسعود ئەبی عەلقەمە فەرمێ وتمان تۆ ئەمەت گوێ لێ بووە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبوو مەسعود فەرمی سوێن بە خوای کەعبە گوێم لێ بووە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم ئەوەش ئەو بابە بابی دوا ئەو بریتە لە بابی زۆربوونی زینە و زۆربوونی نێربازی و مەشروب خواردن و زۆربوونی ئەو کارانی کە قێزەونن بەگشتی لە ناو خەڵکیە فەرمودەی یەکەم ئیمامی عەلی گێڕێتەوە فەرمێ إمام علي فرمي قال النبي صلى الله عليه وسلم قيل للنبي صلى الله عليه وسلم متى الساعة بيغمر وترى صلى الله عليه وسلم كي قيامت فقال ذلك عند حيف الأمة أما لكاتك أمة بروتياتون حيف يعني تياتون تقريبا فيقول فرمي أم يخافون أن يحيف الله عليهم ورسوله يعني أترسن حكمي خواب بيغمر لناوي عن بري كحكمي خواب بيغمر نبع أصلا لناواتي جالي رجا فرمي كاتك أمة برو هالدير الروا برو بهلاك تون الروا وتصديق بالنجوم كاتكش كأمة أتي روى كاتا زانستي أستير ناسي وسحر جادو كأو باوا لرادة بدر خلق دسي كردوا بجادو قري برو حتشي آفرة برو بمالي أو طواغيدانة تماشان كلو جيغان كسحر كان برو بزانا بركوي لجن بزولي أنجا برو بزانا مسؤولة كان جشن بولان زور كار بدست يعني رسم يان هي لقاليان شون بولان وسحر جادو يان كردوا لقاليان باشا نفرمي وتكذيب بالقدر خلقي جيتر دسكا بدرو خصنوي قدر بدرو خاتو شون بدرو خاتو شتێک خۆی ئەنجامی دادو على قەدەری خوا بوو هەرچی شتی خراپەکە ئەیکات و لە دەستیەوە شێتەوە لە قەدەری خوا کردم بەڵام هەر شتێکی باش کاڵە وڵا خۆم کردم ناڵە قەدەری خوا کردم ئەوەنە دەجال و درۆزنە ئاوە قەدەر بە درۆ خاتەوە یاخود قەدەر بە درۆ خرێتەوە بۆ شێوەی ئەمڕۆ کاڵێ ڕێکەوت و خوا نەیکرد خۆی ڕویە ئەبۆ شێوە باشا نفرمي وحتى تتخذ الأمانة مغنما والصدقة مغرما فرميها تاو كوايلي أمانة وكو غنيمة سيركرين ايوانيا هركذا بيت عندها برلمان وبيت وزير وانا او أمانتي كادرة الدسي مالو سرود سامانيا ملتي أخلاق ودين ملتي شرف وكرامة ملتي
ڕۆح و ژیانی ئەم میلەتەیە کادرێت دەستی چۆن سەیرەکە وەکو غەنیمە سەیرەکە یەکسەر پێی دەوڵەمەنە بێ یەکسەر هەمووی هەڵە لوشێ بۆ خۆی هەموو وەکو غەنیمە سەیرەکە و لەناو تاکەکانی شاوای لێ هاتۆ یعنی ئەم ڕۆژتە لای یەکێ دانێ قسەیەکی دهێنی لای یەکێ بکە ڕازێکی دڵی خۆتی پێ بڵێ کێشەیەکی خۆتی لا باسکە ئەو کێشەی تۆ بە غەنیمە دەزانێت بۆ شکاندنی تۆ بۆ حیابردنی تۆ بە سوکردنی تۆ ئەو حقیقەتە خۆی کە قسە لە لا تەکرێ بە ئەمانەت لە لا تەکرێ پاشانە فەرمێ والصدقة مغرمة وواي لێ بێ زەکات بە غەرامە بزانی ئەویش وای لێ هاتووە ئەوانەی ئەمڕۆ زەکاتێن ئەڵی غەرامە ئەکرێن یعنی بەداخەوە زۆربەی پرسیاری خەڵک لەبارەی زەکاتەوە لێ تەکات چییە بە دایکەشێ بە باوکەشێ بە مامەشێ بە خاڵەشێ بە پورەشێ بە براشێ بە خوشکەشێ ئێتە تۆ لەم گیرفانە دەریکی بکێتە گیرفانەکەی خوارەوە بۆ درۆکەی ناتوە زەکات بی ئەبێ دەرچێ لە خۆت ئەو هەرێ بچێتەوە ناو ماڵەکەی خۆی وەڵی زەلامێ زەکاتەکەی تەوزیعگا بەسەر مناڵەکانیان پارەکە هەمووی هی خۆیەتی باشە نایان ناتێوەکی تر هیچ شتێکی پێ بکەن بەڵام کە دوایی ئەگاتە ناو ڕەمەزانەوە زەکاتگەێنێت تەوزیعەکە بەسەر مناڵەکانی خۆیان ئێوە خۆی نەفەقەی خۆیانە ببیان ناتێت کەچی تەوزیعیانەکە وەکو زەکاتیان ناتێت دوایی بۆی زەکاتەکە نەدا یا خۆی لە نەفەقات دزێتەوە یا خۆی لە زەکاتەکە ئەمە بەداخەوە کاری زۆربەی خەڵکە ئەو پارەی زەکاتەکە ئەیدا ئەڵێ غەرامە ئەکرێ ناڵێ یعنی ئەمە لای خوادایانێ لە قیامەتە بۆی زیاکە يعني ناڵی بۆ شێوەیەکە خوای پەروەردگارە فەرمێ ويربي الصدقات صدقات گەورەیەکە بۆت پێغەمبەر صلی الله علیه و سلم خەڵگەی خورمایەکی بەخشیوە لە قیامەت هەدێ کێوە خورمای هەیە يعني ناڵی وای کردووە بۆیە بە غەرامەیە زانێ پاشانە فەرمێ والفاحشة زيارة فعند ذلك هلاك قومك كفاحشة داوين بيسي بوو بەوەی کە بۆ یەکتری بێنن ئەمڕۆ تۆ لە فلانە شوێن بە فلانە کچی ڕەفیقمێنم بۆلات تۆ لە فلانە شوێن بە فلانە کوڕی ڕەفیقمێنم بۆلات ئەم حەدیثە بەزار گێڕاوێتەوە حەسەنە هەندێک دەزانان یەکسەر لەن صحیحە بەڵام حەسەنیش بخۆ حەسەن مەقبولە بەڵام صحیحە ئەفەرمێ فاحیشە ئەبێ بە زیارەت يعني زیارەت ئەکەی لەبەرەوەی فاحیشەیەکە دەستکەوێت ڕۆی بۆ شوێنان لەبەرەوەی فاحیشەیەکە دەستکەوێت جاریاتی بۆ ماڵی ڕەفیقەکە بۆی فاحیشە دەستکەوێت باوەڕەکەن ئافرەتێک ویستی لە مێردەکەی جیابێتەوە تەبەنەمەی بۆ گەڕامەوەتی باژنان بزانن شوبەکیەکەن وتم بۆ لێی جیابیتەوە وتی مەشروب خۆرە عەلا کولین مێردەکەیمان بان کرد و نەسیحەتمان کرد واتی لە مەشروبێنە دوایی مێردەکەی دەستی یا گازینە و نێرگە لە خواردن شەوێک لە دەرگا دراچوم دەرگام کردو زام چییە ماڵیان ئەلم قولەرەی سێگەم ئەو ئافرەتەیە وتم فەرموو خوشکم وتی وەڵاهی ڕام کردو وتم بۆچی ڕاو کردووە وتی هاتووەتەوە لەگەڵ ئامۆزایەکیام شەو ئامۆزاکەی لێرە بوو وتی نازانم خۆی چی خواردووە خەبەری نابێتەوە ئامۆزاکەی هەستا هاتووەتەوە دی لاڵێ بدا زینام لەگەڵ کەی ڕام کردووە لەماڵ باشە یعنی ئامۆزاکەی چوە بۆ ماڵیان شەو لەگەڵی ماوەتەوە بۆی زینا لەگەڵ ژنەکەی پێغەمبەر سەڵ فەرمێ زیارەت ئاوای لێ بۆ فاحیشە ئەکرێ زۆر کەس هەیە بەخوا قەسەم مەلات بۆ ئەهێنم چوە بۆ ماڵی مەلا کە هاتووەتە دەرەوە بە مەلاکانی ڕەفیقی و تۆ دەدی ئەزانن ژنەکەی مەلا فڵان زۆر جوان بوو کاکی مەلا سیقەی پێکردوون خێزانی ئاوی بۆ هێناوە باشە وتبووی یەک باڵای پێوە بوو ئەمە هیچیشی نەدیوە بەس چاوی دیوە گشتیکەی بدیایە لەوانێ پەلاماری بای بە دیاریانەوە وای لێ هاتووە بەخوا خەڵکەچێ بۆ شوێنان بۆ فاحیشاچێ خەڵک بۆچێ بۆ پارک ها بۆی ئافرەت ببینێ ئافرەت بۆچێ بۆی کوڕ ببینێ بۆ فاحیشاچن ئە بۆ چێچن قابل ئەوێت جەو بگۆڕێ با لە کاتێکا بڕۆ ئافرەتی لێنە با لە کاتێکا بڕۆ پیاوی لێنە با بڕاتە جێگایەکی تر قابلە چیتیایە بڕات سەربانەکەی خۆی هەوای پاگەڵ بژێ ئەوە دەشت و دەراوە بۆچی ئەچن ئەنووسێن بەیەکە بەس بۆی خەریکە و فاحیشە بن بۆیە فەرمێ خەڵک زیارەتەکە لەبەر فاحیشە حەدیثەکە کامە زۆر بووە حتا خەڵک هەیە ینی من سەدان گەنجەمەی بۆ گەڕاومەتەوە کە تووشی تاوان بۆ دوای گەڕاوەتەوە ویستیان بەخوا مامۆستا حەزم کردووە دەستم بگا بە زانکۆ مەعهد بووی بەعرزی خۆم لەگەڵ کوڕابم و لەگەڵ کچام حەزی کردووە دەستی پێ بکە پەنا بەخوای پەروەردگار ئەم فەرموودەیە ڕیوایەتێکی هەیە لای ئیبن ئەبی دونیا ڕیوایەتێکی تری هەیە لای ئیبن ئەبی دونیا فەرمێ كابراء برسياري كلا بغمري خاصة صام لباري فحشوا فرمي رجلان من أهل الفسق يصنع أحدهما طعاما وشرابا ويأتيه بامرأة فيقول اصنع لي كما صنعت فيتزاورن
على ذلك فعند ذلك هلكت أمتي لا يبنوا بالدنيا مريباتها أنا توافرمي دو بياو لأمتك ما فرميتن يكي كان خواردن دروسكا خواردنەوەیەکی خۆش دروستەکە ئەڵێ سبەینێ وەرە بۆ لام و فڵانە ئافرەتیشم بۆ بێنە ئەمیش ئافرەتەکە لەگەڵ خۆی هێنێ ئیتر دواوەی کا خۆن و لەگەڵ ئافرەتە ڕابێرن ئەڵێ سبەینێ ژەگەر بۆت کرا ئافرەتێترم بۆ بێنە من هەمان خواردنەوە بۆ دروستەکەمەوە ئەویش ئەوێ بلەوەڕێ نەمان دیوە خۆ ئافرەت هەیە دایان پیسی لەگەڵەکرێت لایەن بەرپرسێکەوە عەرزێکی هاتی یەک هەفتە لەگەڵ یەبێت چێ بۆ لای بەردام عەرزێکی هاتی یەکێ بۆیە بە ئەم خواردن شتەکە حازرەکە لە ماڵەوە ئەوەی کە بۆیە بە پلەی لە خۆی نزمترەوە ئیتر بۆ بەیانی کەیەتەوە بۆی ئیمتیازێکی دەستکەوە لەو بەرپرسە ڕسمی ئافرەت لەو جوانتری پیشانەڵێ ئەمەیانە بۆ بیانم چین بۆکە ئەویش وعد و عودی پێە و بۆ خۆی بۆیە بە زۆرە لە وڵاتەیە و ڕسمیانێکیشان بڵاو بووە هیچ ناکات لەسەری بڕین خۆتان ئەگەر تۆزێت چاوکراوە بنەمانە هەموویە بینن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردوتاش پاشان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئیتر لەو کاتەیە ئومەتەکەی من لە ناوەچێ ئەنەسی کوڕی مالک فەرمودەیە گەڕێتەوە فەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی إن من أشراط الساعة أن يرفع العلم ويثبت الجهل للروايات ويثبت الجهل يثبت يعني جهلك خوي ثابت بده بهوي برزبونوي علمكوا لويج يرفع جهاته اگر يرفع يثبت به يعني جهلك خوي ثابت به علمك خوي برزبته بلا ما قربيته يرفع يثبت به كامان زياده يعني علمك برز اكريته ولا ناوتانا لنا وبرنا يلا نخلق مسجود كاتو نا نخلق درس بخينا نا نخلق قران بخينا نا نخلق وتاريها به خلق هوشيار كاتو نا يلا يرفع لنا وبرنا ناوتانا ويثبت جهلكش يثبت يعني ثابتك للناوتانا جێگیرێک لەناوتانە بە زۆرە سەپێنرێ بەسەرتانە هەرچی فاحیشە و بەڕەڵایی و بەدڕەوشتیە بۆتانێن لێتانەکەن بە عیلم لێتانەکەن بە هونەر لێتانەکەن بە فەن ئێوەژە بێت تەبەنیکەن پاشانە فەرمێ ويشرب الخمر مشروب خۆریش زۆر ببێ ويظهر الزنا زیناش زۆر ئەبێ بە ئاشکراژەکرێ مشروب خۆری بە ئاشکراکرێ زینا بە ئاشکراکرێ ئەو ساکارۆشتی بۆ ئەزمڕۆ ئەنە ینی سەیرێکراوانی دانیشتون مەشروب بەخۆنەوە بیرمێ لە نەوەتەکان چوون بۆ ڕاکردن تاکوتراکەم دی مەشروبی لێ خواتەوە سێمەگرەمی شارد بیەوە هێشتا بڵەکەی نالاگە ڕەشەکە دەرنێنە بۆی خەڵک نەزانێت چییە دووسێ ساردیدا نبوو لەگەڵ کۆمەڵی خواردنا بە دیار خەڵکەوە ئەوەی پیشانەیە ئەوی کە لای قاچیادا نبوو لەناو علاگەیەکی ڕەش زوو دەرێنا کەیزانی کەس دیانی قومێکی لێو دایانەوە ئاوای خواردەوە ئێستا باش کلای خۆنەوە ئەوسا کە بوو بە ئاشکرا وردە سێنگای ئافرەت نەیە خواردوی سافرەتیژەی خواردەوە ئێستا خۆمان نەماندیوە ڤیدۆ بڵاوکەنەوە لەو تۆڕە کۆمەڵایەتیانە ئافرەتە سەرخۆش بە ئاشکرا خوێتەوە شتێکی زۆر تەبیعیە لەلایەن کە ئەمەی تر علامەتی قیامەتە پاشانە فەرمێ ويظهر الدين ويظهر الزينة زینە دەرکەوێ بە ئاشکرا کاکە دیعای بۆ کرێ ئەی فیلمی ڕووتان بۆ لێ نادرێت لە هەندێک لە کەناڵەکان لە ماوەداننرا گرتەی ڤیدۆی ڕوودانرابوو لەو کەناڵانەی کە ئێوە چون دەنگتان ناوە بە خاوەنەکانیان کەوتان بە ئەندام پەرلەمان و حیزبەکەیتان کەوتە دەسەڵاتەوە لەو کەناڵانەوە هەمووی بڵاو کرایەوە هەمووشیمان بینی و بانگەشەشی بۆ کرێ بانگەشەکردن بۆ زینا خۆ نییە بڵێ وەرە زینا بکە بانگەشە بۆ زینا چۆنە کەج ئازاد بێ کوڕازاد بێ یعنی چی یعنی بڕۆن سواریەک بن بڕۆن زیناکەن یعنیەوە ئەو بانگەشەکردنەوەی ئەوە بانگەشەکردنەوەی هیچ هێڵێکی سوور نییە لە بینی کچ و کوڕە ئەو بانگەشەکردنە بۆ زینە ئەم فەرمودەیەش ئیمامی مسلم گێڕاوێتەوەی ابن ماجە و بوخاریش گێڕاوێتەوە لەوەی بوخاریە فەرمێ ويكثر الزنا زینا زۆر ئەبێ ابن مسعودیش بە هەمان شێوە فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بين يدي الساعة يظهر الزنا والربا والخمر ئەمە لە تەبەرانیە فەرمێ پێش هاتنی قیامەت سێشت زۆر ئەبێ و دەرەکەوێ و زۆریشی لێکرێ کە لەوانە زینا کە لەوانە ڕیبا سوق خواردن كيشان مشروب خواردن أبو هريرة فرمي بغمري صلى الله عليه وسلم فرمي يأتي على الناس سنوات خداعات أو حديثش الأخير وفرمي وتشيع الفاحشة صالانك هالخلطين بسر خلقيا دين طبعا همو خلقيا الخلطين راو كس بيبجنية لما هالخلط عندنا هرشي خلقها همو هالخلطين راو بدروي إعلام بنظامي كوني تازك بيان داناون هم الخلطين راوس لو خلق نازان كان ها فيديو هي لسان هالخلطاني عالم كأجر بروي دراسي بكيتو بيخوني تو وجوي لي بقري وتماشاي بكي بود دركه كراس نامي پیغمبر خدا صلی الله علیه و سلم هزار سال بهش فرمی
خەڵک هەڵە خەڵەتێنرێ و ساڵانێکی هەڵخەڵەتێنەر بەسەریانە ئەو ساڵانە هەڵخەڵەتێنەرش ئەوەیەکی تر پێوترێ سەنەوات و ئینقلاب المەوازین ساڵانێکە کە پێوەرەکان تایە عەکسە بێتەوە ئەوانەی کە ئەوسا پێوەەر بوون بۆ باشی و چاکی ئەمڕۆ هەمووی پێوەرە بۆ خراپی و ئەوانەی ئەوسا پێوەەر بوون بۆ خراپی و قێنزەونی ئەمڕۆمی پێوەرە بۆ چاکی و گەورەی و ڕێز و شکۆ جا فەرمێ لەو کاتانەشە تەشیع الفاحیشە فاحیشە زۆرە بێ فاحیشەش در هەموو جۆرەکان یەگرێتەوە بەدەم قسەکردن بێ هی کوڕ و کچەوە هەر زۆر بووە بەدڵ بێ یەکتریان بێەوە هەر زۆر بووە ینی نییە لە دڵیانە بێ ئەگەر پێشی نەگەشت بێ ئەگەر بەدەم پێی نەگەشت بێ خۆگەر بەدەم پێی گەشت بێ ترە بەوانی کەش پێی گەشتەوە زۆر ئەتیادی گەشتۆتە هیچ نەبێ نردنی ڕسمی ڕوت و ڤیدۆی ڕوت بۆ یەکتری حديث دواء أنس جارته بيشو حاكم جرايته وصحيحة أنس فرمي بيغمري خاصة صلى الله عليه وسلم فرمي من أشراط الساعة أن يكثر النساء ويقل الرجال ويكثر الزينة حتى يكون ل50 امرأة القيم الواحد ملا بخاري مسلمة متفق عليه فرمي كالنشان كان قيامة بريتيا لزوربوني جنان درسي بيشو باس ما قر جنان شون زوربن وبياوانش كما بن وزيناش زوربه طبعا ما إيشي خويانا كبياو كان ينمو بكوشت احترجنا كان مانو احتر بيس زينا بكريت هواي ليه بياوي واهي لقل 50 جن زيناي كردو بياوي لقل 200 جن لم شارع زيناي كردو لما يشج مانگا خوي اعترافي كردو هيا شانازي بياو كردو تيتي شو نبو داني كملا نبو احتر واحد حديثة قال فرمي جن زوربه زيناش زوربه يعني جني دان بيس زوربه ابو شيوا قال لا بو لفظه وريقري فهمان شيوا ابن عباس جريته فرمي من أشراط الساعة أن يكتفي الرجال بالرجال والنساء بالنساء ويغار على الغلمان كما يغار على الجارية البكر وعند ذلك تكون الأمراء الفسقة ووزراء فجرة أم فرمودي لا ابن مردوية هاتوا وصحيحيشا فرمي يكي لنشان كان قيامت بريتيا لويكا بياو لقل بياوا زينة ودان بيسي بكا يعني نير بازي بياو وجن وجن كمجلسياني بيالن وابزا مشتيكي واي بيالن كا ئافرەت هەبووە یعنی تەلەفۆنی کردەوە دەدی فریام کەوە لە زانکۆ وتومە بۆ کێشە و چییە وازم لێ ناهێنویانێ دایانپیسیم لەگەڵاکەن وتومە کێ و بڕۆ شکاتی لەگەڵ دوێدی کچی ڕەفیقمە ئەویش زۆر بووە ئەویش زۆر بووە بەوازەحی دیارە دیسیان کەەوە هەیە ئەمە ئافرەت حەز لە ئافرەتەکە پیاو لە پیاو ئەوە ژەر زۆر بووە نێربازی لە ڕاددە بە دەر زۆر بووە نیە لە زۆر وڵاتە یاسای بۆ دەرەکرێ ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم وا فەرمێن انجا فرميتي ويغار على الغلمان كما يغار على الجارية چون خلقي دزريجية كاتا سر آفرتي بابلين كتش بوشيوا كان سر كوريش بيا زوربي اواني كا نيربازيان لقلق ميرك منالا كا غلام لقل جارية ميرك منالا قريته ولا كشان ولا قرآن باش انا فرمي ولو كاتيا بو امان زوربي تكون امراء فسقا لبروي أميركان وكاربدستكان هميان فاسق ولا درن همي لدين لايا همي كافر وبيدين ومشرك همي يجي اسايكي خواي نيه بيغريتو باش انا فرمي وزراء فجره وزيركان شان هميان فاجرن او انجر هميان خرابكار هميان دان بيس هميان او بابتن بو او بابتانش بلا بيتو لروايتك تريانا كهلا ابن مردويه هاتوا فرمي ويخطب الغلام كما تخطب المرأة ويهيأ كما تهيأ المرأة كر خوي أرازينيته چون كچ خوي أرازينيته وكر زواجي لقل أكري وكو چون زواج لقل كچكري نمان بيني چون رقازي خوياني انقوري شكلو شيوي خوياني انقوري ميكياجيان كردو بطاي خويان كچ كردو كرده كچو تيانا مادين بوشو خودي مانو بوازح هي مش حديثي بيغمر صلى الله عليه وسلم كاشكرا باسي أو جوارا كسانمان بو أكا باشانا فرمي كر خوي رازينيته وچون كچيش خوي رازينيته حديث دعاء أبي ذر غفاري جارته فرمي إذا اقترب الزمان يكثر الأولاد الزنا فرميك قيامة نزيق بيوا منالي زينة زوربه منالي زينة كيه منالي مرتدة كان ومنالي يوانيك ببي زواجة داين بيسي كان طبعا زينة لدو حالتها ياخد جنجك الروابة بي الزواج داين بيسي لقالك يكا ومنالي بي ياخد جنوبياوي مسلمان دوای مرتد بنەوە هەر بە یەکەوە مێننەوە ئیترەوانی کە لە بینیانە هەمووی وەلەدی زینە ئەوەی کایکەن
هەمووی دایان پیسی در بەچی مرتد دەبێتەوە یاخود نوێژ ناکە یاخود مەشروب حەڵاڵەکە یاخود شتێک حەڵاڵەکە حرامی حەڵاڵەکە یاخود پشگیری تەواغیتەکە یاخود شتێک لەو بابەتە ترە مرتد دەبێتەوە مرتد دەبێتەوە بۆ شێوە بە مرتدی کە بەیەکەوە مناڵەکانی نێوانیانە بێتە مناڵی زینە جا بۆیە فەرمێ ئەولادی زینا زۆرە بێ ئەوە شتە بەبەکێتی کە زۆرە بێ هەیە ئەزانێ زیناکە واش زانێ مناڵەکەی بێ هەیە نازانە زیناکە واتە زەواجی کردو شتێکی شەرعیەکە بەس نازانێ مرتد بۆتەوە زەواجەکەی هیچ پەیوەندێکی بە زەواجەوە نەما و ئەوانەی نێوانیانە مێ بێتە مناڵی زینە پاشانە فەرمێ حتى إن الرجل لا يغشى المرأة أي يزني بها على قارئة الطريق إلى أن قال أمثلهم في ذلك المداهن فەرمێ ئەوەنە زینا زۆرە بێ وای لێیە پیاو لە ناوەڕاستی ڕێگە زینا لەگەڵ ئافرەتەکە پیاو لە ناوەڕاستی ڕێگە زینا لە ئافرەتەکە و ئەو کەسەی لەو کاتەیە باشترین و بەهێزترین و بەغیرەترین کەسە لەسەر ئیسلام چی پێکرێ ئاڵێ مداهینە یعنی منعی زیناکە ناکە بەس لەسەر ڕێگاکە لای بەوەکو لە حەدیثەکانی ترە هاتووە هەر ابن عباس جێڕێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە لای حاکماتوە فەرمێ لا تقوم الساعة حتى ترضخ رؤوس أقوام بكوكب من السماء باستحلالهم عمل قوم لوط فەرمێ قیامەت نایە هەتا وەکو سەری کەسانێک پان ئەکرێتەوە بەهۆی هەسارەیەکە کە خۆی پەروەردگار لە ئاسمانەوە ئەیدا بە سەریان ئەمە لای دەیلەمی هاتووە ئەیدا بە سەریانە بەهۆی ئەوەی کە چیان حەڵال کردووە نێربازیان حەڵال کردووە کە قۆمی لوطیان کرد لە فەرمودەیەکی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەبووی عەلای موسڵی لە مسنەدا گێڕایەتی و فەرمێ والذی نفسی بیەدیه لا تفني هذه الأمة حتى يقوم الرجل إلى المرأة فيفترشها في الطريق فيكون خيارهم يومئذ يقول لو واريتها وراء هذا الحائط أفرمسيون بخوا قيامتنا هتاوكو بياو لسر ريقا بديار خلقوا إنما عندي يعني لا ناو قطارة لا أوروبا زور طبيعي لا ناو موقفي باصة هر زور طبيعي يعني زينا كان أفرمي وای لێ پیاو لە ناوەڕاستی ڕێگە ئافرەتە هێنێ زینای لەگەڵەکە هەر بڕۆ بۆ شاخێمە چوین بۆ ڕاکردن و شت لەسەر جادەکانی بەچای خۆمانەمان بینی زینان لەگەڵەکەن ئەفەرمێ بەغیرەترین پیاو لەو کاتەیە کامەیە ئەوەی ئەڵێ کاکە خۆزگا و شاردەوە خۆزگە دوورە خستەوە خستە پشتی و دیوارە با کەس نەتان بینێ خەینا زیناکە و بکە یعنی ئەوە بۆی نییە قسە بکا بڵێ نابێ زیناکەت بکەی ئێوە ئێستا قانونە لە وڵاتی خۆشمانە هەیە تۆ دوان ببینی خەریکی زینان بۆ نییە بڵێەوە چێگەن ئێتر بەغیرەترینیان کامەیە ئەوەیە کە بۆی هەیە بڵێ کاکەجان بیبەرە ئەو پشت دیوارەوە با کەس نەیبینێت فرمودەیەکی تر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا تقوم الساعة حتى تتفاسدوا كما يتفاسد الحمير في الطريق فەرمێ قیامەت بەرپا نابێ هەتا وەکو تەفاسد نەکەن تەفاسد یعنی پەیوەندی ناشەرعی سێکسی یعنی هەتا وەکوەوە ئەنجامنێن وەکو چۆن گوێدرێژ ئەنجامیە لە سەر ڕێگایە گوێدرێژ عەقڵی هەیە نیەتی هەر کە ئەوەی ڕق بوو ماکەرەکەی بینی تەواوی تر یەکسەرە بێ بڕوا دایمرکێنێتەوە ئیتر لە هەر شوێنێکە ئەو کەیلێ و کەیلێنیە گوێ نایەتێ یعنی کورت و مختصر قیامەت نایە هەتا وەکو لە ڕووی شەهوەت و جنسەوە وەکو حیوانەتان لێنەیە بۆ شێوەیە پاشانە فەرمێ وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إن ذلك كائن قال نعم ليكونن ئەی پێغەمبەر شتی وا ئەبێ فەرمی بەڵێ شتی وا ئەبێ ئەمەژی ابن حەبان گێڕاوێتیەوە صحیحە لا فرمودەیەکی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر لەفزی و فەرمودەیە فەرمێ إن القوم ليمر بهم يعني ليمر عليهم المرأة فيقوم إليها بعضهم فيجامعها ثم يرجع إلى أصحابه فيضحك ويضحكون له فيضحك لهم ويضحكون إليه أفرمي قيامت برپانا بيتا وكواي ليدي جنيك ببردم كومالي پیاوە ئەڕوە ئافرەتێ بەک بەردەم کۆمەڵە پیاوە ئەڕوە یەکێ لە پیاوەکان هەڵەسێتە چێ ئافرەتەکە ڕازیەکە یەکسەر جیماعی لەگەڵەکە بێتەوە باسیەکە بۆ مانیکە و پێکەنێ ئەڵێ کردم ووا خۆش بووە بوو ئەوانش بۆی پێکەن و بۆیە سێننەوە ئەڵێن وەڵا خۆڕاستەکەی تو ئێمەش کردومانەوە خۆش بووە خۆش بووە ئێمە زۆر بوو هەر زۆر بوو ینی هەر لە زۆربەی جێگاکان لە ناوەندەکانی خوێندا کابرا چووە ئافرەتێکی ڕازی کردووە زینای لەگەڵ کردو دوایاتە لە ڕەفیقەکانی باسی کردو زینام لەگەڵ فڵانە کچ کردووە کە لە فڵانە گروپە کە ئاواییە و ناوی ئەوەیە زۆر خۆش بووە دوایەکی کام دیدی وەڵا خۆ من حالەی خۆم ئەگەم ئەگەروابێ بیبەم بەو شێوە تا دوای ئەویش هەوڵیداوە ئەویش دەستی کەوتووە ئەوە لە کاتی نەمانی تربێت و ڕەوشت و وەسوکێتی ئینسانەکانە ئەمانە
دوو بابوون لە بابەکانی فیتنەکانی آخر زەمان کە ئەمڕۆ بە چاوی خۆمانیان بینین و هەن لە ناو مجتەمەعەکەمانە ئینشاءالله لە دەرسی داهاتووە کۆمەڵێک بابی تر باسەکەین والحەمدولله رب العالمین.